النبي الأمي المبعوث رحمة للعالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها، وشفيعنا يوم الحساب. سلاح رانی خوشویز بخیر بینم ویدیویی که دل گازریکون و لپارتی که تری گازریکون و داگیرکردنەوەی شارەکانی کوردستان کە جلی پێشمەرگەمان کردووەتە بەری و لەگەڵ چەند حیمایەک لەگەڵمان با بڵێن چەند یارمەتی دەرێک کە ئێستاش هاتوین بۆ جێبەجێکردنی چاڵنجێکی دەریان بڵێن مەرحەلەیەکی دەر لە یاریەکە و مدەیەکی زۆرە ڤیدیۆماندا نەناوە لەم یاریە زۆر ئەکتیڤینەوە بەڵام باوتم بە ڤیدیۆیەکی دری بڕوای هیوادارم بەدڵتان بێت و لایک و سەبسکرایب لەبیر مەکەن و داوای لێبر نەکەین ڤیدیۆکانمان کەمە ئیشەڵڵا لەمە دووە ڤیدیۆ زیاتر دەئانین و لەگەڵتانە بین جا ئەبێ بچین بۆ ئەو شوێنە ئامێ بەزانم چەندە دوورە ئەوە تادەی 600 مەتر جا با بڕۆین تازە سیارم نێنە بە سیارێک بێنم لەوە ناچێوەی پێ بچێت جلوشتیم هەمووی گرۆ بە ڕەنگی پێشمەرگ و ئەو شتانە زۆر جوان لێی هاتووە نا ئەوانە گەراجەکەمان چیتیایە ئەو سیارەمان هەیە و ماتۆڕەکەش ماتۆڕمان ناوێ کێشەوێ ئەوەی ئەمەیان درعا ناتوان سەری لێوە دەربێنن الحاصل با بڕین شوێنەکە زۆر خۆشە کازام سایەکەری کە بوو داناوم ئەوەش فێکاری بوو کەسانی کە یانوێ سیارە بێنن سیارەی خۆدان ئەگەر سیارەکە بۆ کرابێتەوە ئەبێ بچیتە ئەو شوێنە و ئێدە خۆی لە شوێنی گەراجەکە کە هەڵیە بژێری بوو دانێت بڕین با ئەمە 600 مەترێتەوە ئاسکێکیشم کرد بە ژێرۆ بەراوە چی بوو سایقیشتمان مەزبوط نییە لێی گەڕێن هیچ خەفەتی وەمە خوان ئێرە کەسی دیانە جارێ لەوە ناچێت کەسی تیا بێت ئەم شتانە چین بە هەڵیان گرن تەماتەیە دادەگرە ئەوە شاکەکەیە با تا ئەوە ئەکات ئەم هێستێتم چاکەم Good chance her neighbor was the last person to have had eyes on Madeira. Follow the breadcrumbs. Date. یک دقیقه جماعت با مشتانه تا چاپ کم الله خەریک بوو یەک دقە بزانم دوام کاتم سۆتی بکەمە سەر
We got one there. Reacher. Ghost. جاكم كاتم خصوصا تربوها زور سيريا استخص يساري عندي انا والله اوكاتني كذبوا او انا بيجنا الروح او فيقا ايش بيك ديسا تمان اعلى HVT's making him down. Target's out. Combat drones out. وشي لو خوي تقانوا ومن دروني برادر كان Grenade. اي هوار خلقي دي هاو HVT's trying to escape. Heyo. Enemy backup showed up. اعوري شوية Enemy fighter. Drone off identified. يتقدم مع بسريق الريكورد كما طاوة Activating scan. Level the playing field. Go back. Drone. اخوة زعباجني وشي بو For ya. I got a bad guy. Shot one of them. One less اي enemy بجين sniper. Located a bad guy over there. وين بوتقان موا مشيه ابي اكابر ابم Oh, nice. There. Clean kill, no man. كوري او بهارم ايه معنا تعاون وابزا Hit him where it hurts. ما اصنوقة كما Hostile down. دست كيشا ما زر بيسيجني ابي كم نيلا هالسقسيك ما بكي Hey. Oh. Thanks. هو سكايب يا جماعة ده ابويا ما يزور كادنا بقى They don't know we're still here. ده بعضي هالبدا ايه اما اشتي قدر مع نورقرت اما السنوقة كيه Hostile spotted there. جوتي بوت او هم مش تشي لو خانوا يا حطكم مريا قرم لبروي لو انا ضرور بن
کوا دەرگاکەی ئەمە دانەیەک کوا هیتر ئەمە دانەیەکی تر ئەمە دانەیەکی تریش تازە 5 کیلۆمەتر دوورە ئێستا ڕووبووی باوچین شەڕێکی تر بکەین لەم خوارەوە شتێکی تێماوە ڕۆبۆتە داماوە بۆ ئاگادارکردنەوە زۆرتری تا هێرشکەن تا دوانی درمان ماوە لێرەوە بژیت نەیەڵا لە یەم خێرا کوشتی شتم وارە چییە؟ لێرەیانە ئەمێ سنایپەر ئەو بچووکم کردێتەوە تۆزێک بۆیە نایبینم چینە مەشکەینەوە زۆر باشە ئەو پۆینتەشمان زۆر پێویستە زانم لەکوێیە ڕێک لەم چەقەیە ناتوان بیگوازمەوە بۆ لای کوا فاستی وڵەکە ئەمەیە و خۆم لەکوێم ئەخوا زۆر دوورە هەلیکۆفتەری هەر دوورە جا با بچین بۆ ئایرە ئەوە زۆر کاتم بۆ گێڕێتەوە زۆر باشترە ئەمە گەشتینە ئێرە ئەوە 1 کیلۆمەتر دوورە باستە سیارەیەکی تێیە ئەمە چی باوەریگرم بژیت با بڕۆین سیارە لێ خوڕێنێشتەکەیم زۆر بەدڵە زۆر خۆشە سیارەی بەرز و تەرتیبات
جێ شەڕێکی خۆش بوو یاش خراو نەبوو هیچ نییە پێی نەزانیوین ئەوە چی بووە خاو بووە بەرهانە ڕۆ پێمان نەزانن نانەتەوە بەدڵ سکانت زۆر باشە کە دیاریانەگە هەندانەی یە دەبەرێرە Sniper in the area. There it is, boss. بەوێ دەنگی دەبڕاویە با ئەمانە بڕۆن چی ترکەین مافچینە ئەو بەر باشە ناچێتە دەرەوە هەی لەوە Ranger on target. لێرەوە بێ بچی تەواو خەڵکی تێە پڕە لە خەڵک نیژەوێن تۆزە بەنیانی بڕۆمجوگە پێ بزانن ئیشەکەمان قورسە بێ ئەو دوان لەویا و Watch the recon drone. Maneuvering in position. Drone in the sky. On your go, Ghost Lead. Killed him. Rock and roll. Careful, heavy gunner. بژیت ئەبێ ئاوا بیان کوژی دانێکیان دیارێکی بۆ ئەوی دواتۆ وێتریان خێرا خۆ لێدەی ئەو دڕۆنێکیشمان خستە خوارێ ئەوێ بچین بۆ چەقی ئەم شوێنە بزانین چییە Marking a breacher. Eyes on a recon drone.
بڵێ کەسی چەکداری تیابێت. Watch the recon drone. وانە هەموویان بە دیل و شت گیراون. Shit, we got a drone overhead. Hey, Where did you come from? I'm looking for Zama someone. gaqsiyana Goes by the galakon name of chip. Pegoro. Know where I can find him? Honest to God, that's all I know. Do you happen to know any information about this? That's everything I know right now. Thanks a million. Oh my god! Oh my god! Jesus. تا هەمووی هەر ئەوایە هەر پرسیارە لێکردنا هەر ئەو قسەیە کرد هەمویان. بەشەمە بچی کەمێسە وەستە و کارکتەرە کچە لەکوێیە؟ ئەو باش بوو. ئەو دوای لایەنەوەم بە ئێستا تۆزە شتکەینەوە و زاینەوێت چی ترکەین. ئەوەش پانتۆڵێکی چاک. Boom! Clean hit, boss. Creature identified. Shit tightened up. That was a friendly. Damn it, sniper. ئەوە چییە لەوێ؟ دەی دەرکەوە. ئێ کوای 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 کوای. Be advised. Drone's air boss. The drone will give us an extra edge. پیانزانین با لێرە ڕۆم بە ئەو هەلیکۆفتەر و ئەو شتانە. There's an hostile. Outstanding. مشتم ڕافە خۆ هەڵ ناگرێ. ئەوە چێ لۆکاتەوە لەوە پیشانیە ئامێ؟ وا شتێکی تریش ئەو 24 کیلۆمەترێ چەند دەقەمان تاگرۆ 25 دقە وەڵایەوە باشەوە بەزی لێ بێنین با ئەم دوانش بکوژین. It's empty. Drone's out. All day, baby. Greetings. هەسە حاجی تا
know how to find this place. كمان Can you help? Yeah. I know what you اللوكيشن لاني بقادر بيت See you around. دست خوش كوا مرحلتي انا مع ايران والله وش تجيه ونا توم هاليرم هي بيسي وعاوزم هاليقر حطيت قطع باب كمان وآوية Got a sniper ready to engage us. برانا Got a sniper ready to fire. ها سيل سنايبري من شون ديدا بابي دو زيادة شو نغي ده چیت کرد Shit, dog. سنايبرم هر با AKM We're gonna take sniper fire. ايه والحاصل هاوريني خوشويز هو دارم فيديو قدام اطلب بدو لايك وسبسكرايب لبين نكنو امش باردك تري گوز ريكون بو هو دارم بطلتان بي تا فيديو يتري و باردك تريش خواتان لگا هلا خوشيابن لايك وسبسكرايب لبين مكان دوباره بيرم شو لايك وسبسكرايب لبين مكانو خو حافظتان بدو هلا خوشيابنو خواتان لگا